بینەرانی بە ڕێزم کاتتان باش لە شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی نارتتان لێبێت. وەک ئاگادارین لە ماوەی ڕابردوودا ناوچەکە بە گشتی و عێراق بە تایبەتی بە چەندین ڕووداوی گەرمدا تێدەپەڕێت. چەندین گروپی چەکداری توندڕە و کە هەرێکیان ناوێکی لە خۆی ناو و هەمووشان لەژێر ناوی ئاینی ئیسلامدا شەڕ دەکەن هاتوونەتە ناو عێراق و چەندین شار و شارۆچکەیان لە ناوەڕاستی عێراقدا کۆنتترۆل کردووە. دەمانەوێت لێرەوە بپرسین دوور لەو ڕووداوانی کە ڕوو ئەدەن و هۆکارەکانی کە ڕوو دەدەن. هەرێمی کوردستان لەم نێوانەدا لە بەردەم چمە ترسیەکدایە. ئایا کۆمەڵگای کوردی هیچی دی ئامادەیە ببێتە لانکەی گروپێکی ئیسلامی ڕادیکاڵ؟ ئایا کۆمەڵگای کوردی ئامادەی ئەوەی تێدایە کە جارێکی تر گروپێکی ئیسلامی توندڕە و تێدا سەر هەڵ بداتەوە؟ ئەو کوردانی کە لە هەرێمی کوردستانەوە ڕویان لە ناو ئەو گروپە چەکدارانە کردووە بە جیاوازی ناوەکانیانەوە لە ئایندەدا دەبنە چمە ترسیەک وەسە هەرێمی کوردستان. ئایا کۆمەڵگای کوردی دەتوانێت جارێکی تر لەگە بارودۆخێکی لەو شێوەیەدا هەڵبکات ئەو مەترسیانەی کە لە ئێستادا ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە لەسەر دەستی ئەو گروپە چەکدارانە خۆیان لە چیدا دەبینەوە و باشتر وایە کورد چه هەنگاوێک بنێت بۆ خۆپاراستن لەو مەترسیانە؟ بە خۆشحاڵی وەڵاتی ئەم شەوی چاپێکەوتندا میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا نەجمەدین قادر ڕەحیم بەرپرسی لەقی سلێمانیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و هەروەها پاشکەمێکی تریش هەوڵ دەدەین لە ڕێگەی مانگە دەستکردەکان و لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان محەممەد مامۆستای زانکۆ لەگەڵمان بەشدار بێت. مامۆستا بەخێر بۆ چاپێکەوتنی نارتی سپاس بە جەنابەت. مامۆستاوەی بینین چەندین گروپی چەکدار لە عێراقدا لە ئێستادا لە شەڕ و کوشتاران هەرێکیان ناوێکی لە خۆی ناوە بەڵام هەمووشان لەژێر پەردەی ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم کارانە ئەنجامەدەن. تا چەند ئەم گروپانە مەترسین بۆ سە هەرێمی کوردستان؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان حەمد و سەنا سپاس و ستایشی زیاد و بێپایان بۆ ذاتی پەروەردگارێک کە لە قورئانەکەیە فەرموویەتی وەکەذالک جەعەلناکم ئومەتەن وەسەطا و سپاس و ستایش بۆ خوای کە ئێمە لەو ئومەتە وەسەطانە دروست کردووە. پەروەردگارە فەرموویە ئێوەمان لە بۆ ومەتی ئیسلامان لە ومەتێکی وەسەط دروست کردووە و میلەتی کورد بەڕاستی لەو میلەتانەیە. درود و سەلامی خوا لەسەر گیانی ئەو پاچی ئەو پێغەمبەرەی کە خوا لە حەقا فەرموویەتی فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای گەورە بە پێغەمبەرەکەمانی فەرمووە کە تۆ بە ڕەحمەتی خوا دڵنەرم بوویت و بە دڵنەرمی لەگەڵ خەڵق جوڵاویتەوە ئەگەر دڵڕەق و گرژ بوویتای خەڵقی لە دەورت کۆبوونەوە. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام پەیامەکەی پەیامێکی وەسەطیەتە، پەیامێکی میانڕەویە. ئەم پەیامە میانڕەویە بۆ هەموو مرۆڤەکانە شێوە دوورە لە دڵڕەقی و دوورە لە کەمتەرخەمی و دوورە لە توندڕەویشەوە. ئێمەش میلەتی کورد ئەلحەمدولیلا لەو بوارەدا ساڵەهای ساڵە لەو ڕوانگەیەدا ڕەنگە پلێکی باشمان بەدەستهێنابێ، چونکە لەگەڵ ئەوەی زوڵممان لێکراوە لەو دیو سنوورەکانی خۆمانەوە دەستمان بۆ ماڵی کەس و لە ناو سنوورەکانی خۆشمانە دەستمان بۆ خەڵکی بێتاوان نەبردووە، کەسێک دەست درێژی نەکرد بێتە سەرمان دەست درێژیمان نەکردوتە سەری. کەواتە ئەمڕۆکە ئێمە وەکو میلەتی کورد ئەبێ چەند شتێک بیر لێ بکەینەوە. یەکەم شتێک بیر لەوە بکەینەوە کە خوای گەورە چه نیعمەتێکی پێداوین لە وڵاتی خۆمانە، نیعمەتی سەربەرسی و ئازادی، نیعمەتی ئەوەی کە وڵاتێکی پڕخێر و بەرەکەت و پڕخۆشیە. لەگەڵەوەی هەموو حکمێک هەموو ناوماڵێک کەم کورتی تیا بێ بەڵام ئەبێ بیر لەوە بکەینەوە جارێ یەکەم شت نێڵین ئەم جۆرە فکرە دزە بکاتە ناو فکری ئێمەوە، ناو ماڵی ئێمەوە، ناو ماڵی کوردەواریەوە، بۆ ئەوەی ئەو ئەمن و ئاسایشەمان لێ تێک نەچێەوە ئەبینین لە دەوروبەرمان نەک تەنها لە عێراق، لە دەوروبەرمان لە هەر وڵاتێک ئەم فکرە ئەم بیر و بۆچوونە دزەی کرد بێتە ناو بیر و بۆچوونەکانیان و ژیانی لێ شێواندون و ژیانی لێ تێکاو. کۆمەڵگای کوردی تا چەند ئامادەی ئەوەی تایەکە و بیر و بۆچوونە توندە دزە بکاتە ناوێەوە؟ سپاس بۆ پەروەردگار وەکو پێموتی میلەتێکە میانڕەوی کردەوەی باو باپیری بوو بێ، بەڵام ئێمە زۆر ینی زۆر کارکتەری کوردی ئەبینین کە چونەتە نێو گروپانەوە. دێمە سەر ئەو وەڵامەش میلەتی کورد ڕەنگە زۆر بیر و بۆچوونی جیاواز لە بیر و باوەڕی ئاینی ئیسلام لە بیر و باوەڕی دوور لە کەلتوری کوردایەتی هێنرابێ لە ناو کوردەواریە جێگەیەکی کەمی بۆ کرابێتەوە و هەوڵ درابێت کە جێگەی ببێتەوە، بەڵام پشت بەخوای گەورە و پشت بەوەی کە میلەتەکەمان ئەلحەمدولیلا ئەو جۆرە فکرانی تا جێنەبۆتەوە لێرە و لەوێ
خەڵکانێکە بوون لە ڕابردووە بینیمانەوە لە ئێستا شابینین کە زیاتر دزاکەنە ڕۆنە دەرەوەی هەرێم یا لە وەختی خۆی لە دەرەوەی هەرێمەوە هاتوونەتەوە پشت بەخوای گەورە میلەتی کوردی ئامادە نییە کە جێگە بۆ ئەو جۆرە بیر و بۆچوونانە بکاتەوە و ڕەنگە زیانمان لێ بدەن و ئەو زیانەمان پێ بگا بەڵام ئینشاءڵڵا زیانی کەمە بێ و پشت بەخوای گەورە هیچ فتوایەکتان هەیە ئێوە یەکێتی زانایان کە حرامی بکات هاوڵاتی کورد بچێتەنە ئەو گروپە چەکدارانێک کە ئێستا یان بینین لە سووریا لە ژێناوی جیاواز ئێستاش لە عێراقا شەڕەکەن ئاینی پیرۆزی ئیسلام بۆ تێکۆشان و جیهادکردن بنەمای خۆی هەیە ئەو بنەمایانە ڕەچاو نەکرێ ئەو جیهادکردنە جیهادکردنیی بێ بنەما و پوچە و بێسەرەوبەرەیە لەژێر ئاڵای چیا خەڵقەچێتە دەرە و جیهادەکە ئایا لەسەر چ بنەمایەک خەڵقی ترە کوژێ ئایا ئەوەی کوژێ بەرامبەری چێ ئەمە هەمووی بنەمایەکن کە ئێمەی زانانی ئاینی ئیسلامی قسەمان لەسەر کردوون هەتا ئەگەر دایک و باوچیان ئیزیان نەدا ئەو جیهادکردنە جێگەی خۆی ناگرێ و جیهادکردنی ئەگەر جیهادی ڕاستەقی نەبێ و حاکمی ئیسلام و مامۆستایانی ئاینی ڕێگەی پێ بدەن مادەم دایک و باوکی ڕازی نەبێ هێشتا ئەو جیهادکردنە نەبوو بێ بە فەرزی عین دروست نییە ئەو کەسە بچێ یعنی ئەوەی کە ئێستا لە سووریا و لە عێراق ئەگوزارێ جیهاد یا جیهاد نیە ئەوە بەلای ئێمە هیچ جیهادێک نییە بەڵکو ڕەشەکوژیە باش ئەو ڕەشەکوژی کە باسیەکەی ئیسلامە جێگەی نابێت بەڵێ ئەو ڕەشەکوژی کە باسیەکەی تۆ پێشی سەباسە لە کللتور کرد کۆمەلگای کوردی کللتوری کۆمەلگای کوردی لەو ئاستایەکە جێگەی ئەو هێزە توندانیتیانە بێتەوانێت ئەو کللتوری کە ئێستا ئێمە ئەیبینین ئەو ڕەشەکوژەیەکی ئێستا ئێمە ئەیبینین لە سووریا و لە عێراقیش بە تایبەتی کە زۆر نزیک بۆ تۆ لە سنوورەکانی ئێمەوە ئەمە کللتوری نەتەوەی عەرەبە یان ئەم کللتورە ئاینی ئیسلام فەرزی کردو بە سەعادە ئەگەر بە مێژووی ئیسلامە بگەڕینەوە ئیسلام دوورە لەم جۆرە کللتورەوە دوورە لە بیر و بۆچوونەوە ئاینی پیرۆزی ئیسلام بە 23 ساڵ قورآنەکەی هاتووەتە خوارەوە بە تەدەڕوج واتە پلە بە پلە خەڵکی تێگەیاندووە و پێغەمبەری ئیسلام 16 ساڵ لە مەکەدا بووە ئەبینین بە چ شێوەیە کەڵسو و کەوتی لەگەڵ خەڵکی مەکە کردووە بە چ شێوەیە بانگەوازی بۆ ئاینە پیرۆزەکەی کردووە و کە چوەتە مەکە ئاینی جیاوازیشی تیا بوو لە ئیسلام و بە چ جۆرێک پەیمانی لەگەڵ ئامۆر کردوون و دوای ئەوان لە پەیمانەکە لایەنداوە عومەری کوڕی خەتاب هاتووەتە بەیت المەقدیس بزانن پەیمان نامەی عومەری لەگەڵ خەڵکی ئەوێ لەگەڵ مەسیحەکانی ئەوێ چۆنی بووە بە خەڵک بچێتەوە مێژوو ئایا ئەمە لە ئیسلامەیە لە فکری خەڵقانێکە کە لەم لەولاوە هێناویانە بە تایبەتی بەداخەوە کە ئەمڕۆکە ئەبینین لە ناو عێراق و سووریا و ئەمانە بگرێت لە وڵاتەکانی تری وەک ئەفغانستان و چیچانستان و بگرێت لە ئەوروپاشەوە خەڵکەیە گەڕێتەوە هەڵگری ئەم بیر و بۆچوونەیە کە ئەتوانین بڵین هەتا غێری عەرەبیشی تێدایە بەڵێ کاتەم کللتورە ئەتوانین بڵین هی نەتەوەی عەرەبە ناتوانین بە تەنها بەسەر نەتەوەی عەرەبە چونکە عەرەبیش لە سەردەمێکە توانیویانە پەیامی ئیسلام بەڵام ئەم کللتورە زۆر بە بڵاوی لەناو نەتەوەی عەرەبە بەداخەوە لە زۆربەی شوێنەکانی ئەم دنیاە ئەو عەرەبانەی کە لەگەڵ ئێمە هاونیشتیمانی بوون یا لەگەڵ خەڵکی هەکترا هاونیشتیمانی بوون بەداخەوە کللتوریان ڕەنگە وەکو کللتوری ئیسلام هەڵنەگرت بێ کللتوری ئیسلامیان جێبەجێ نەکردووە زیاتر گەڕاونەتەوە بۆ سەردەمی نەزانی و سەردەمەکانی پێشووتر کە لە ناو ئانیشا خەڵکەکەیە نەبدی ئەماکە و پێ ڕازی نییە بەڵام زۆربەی زۆریان ڕەنگە زمینێکی باش بێت لە ناویانە جێگەی ببێتەوە کە ئەوە بە خۆی لە خۆیان شتێکی خراپە ئەتوانین گلەیان لێ بکەین بەڵام ناتوانین بەسەر هەموو عەرەبی شابی سەپێنین بەڵێ چی وای کردوکە کللتورە لەناوانە ئاوا جێ ببێتەوە بەڵام لەناو میلەتی و کووردا کە دراوسیانە جێ نەبێتەوە ئێمە میلەتی کورد میلەتێکن لە وڵاتی خۆیان قازی بە دەدرێژی نەکردەوە بۆ سەر خەڵق و هیچ کاتێ دەدرێژکار نەبووین وەختێکیش کە تەماع لە ماڵی خەڵقانە بێ کەلتورەکە کەلتوریی میانڕەوە بێ وەختێک کە تۆ مدافعبی لەسەر خاچی خۆت تێکۆشانت تەنها بۆ حەقەکەی خۆت بێ بۆ زیادەڕەوی نەبێت پێویست ناکە کەلتوری تونندڕەوی و ڕەشەکوژی و خراپەکاری بەرپا بکەیت تاڵان و ڕۆوێرانکردن بەرپا بکەیت بۆیە لە لای ئێمە ئەو تمۆحە نەبووە ئەو تمۆحی ماڵی خەڵقە نەبووە تمۆحی وڵاتی خەڵق نەبووە هەموو کاتێ لەسەر خاچی خۆمان و لەسەر وڵاتی خۆمان تێکۆشاوین بەڵام ڕەنگە لە لای ئەوان شتێکی تر بوو بێ ئەوەی کە دەسەڵاتت هەبێ و بتانی سڵتە بکەی بەسەر وڵاتێکە ئێمە لە 21ەوە خراوینێتە سەر عێراق
کە خراوینتە سەر عراق بە زۆر و زەبەنگە ئێمە لە شێنراوین بە خاچی عراقەوە کە لە شێنراوین بە خاچی عراقەوەوان وەزانن ئەمە وەکو پەیامێکی ئاسمانی نابێ ئەمە وەکو خەتی قورئان وایە نابێت دەستکاری بکرێوانی ئەزیز میلەتانی دنیا لە یەک جیابەوە یوغسلافیا جاران چکوسلافاکیا جاران چیک و سلۆڤاک لە یەک جیابوونەوە یوغسلافیا بوو بە چەند دەوڵەت ئیتیحادی سۆڤێتی کە یەکێتی سۆڤێتی جاران بوو ئەو زلهێزەی دنیا بەش بۆ وڵاتی کەی لێ جیابوتەوە ڕەنگە لەلایەوان ئەم شتانە قبوڵ نەکرێ و بە فکرێکی کراوە وەری نەگرن بۆیە ئەو کەلتورە لای ئەوانە یەکێکی تریش لە کەلتورەکانی کە ئەو کەلتورەی لای ئەوان دروست کردووە یاسە بە تایبەتی لە دەسەڵاتەکانی خۆیان ناتوانن گۆڕانکاری دیموکراتیت بکەن یعنی لەگەڵ دیموکراتیە دڕان نەهاتوون و وا بزانم دیموکراتیت لای ئەوان وەکو شتێکی قەدەغەکراوە بەڵام ئەگەر سەیری ئیسلام بکەین و ئەمرهم شورا بینهم وشاورهم فی الأمر ئەو شورای ئیسلامیە لەوانەیە لەو دیموکراتیەتەی کە ئێستا لە وڵاتانە بەرپابووە ڕەنگە زۆر فراوانتر وە بەرفراوان بێ ئەگەر ئێمە لە وڵاتێکی وەکو عێراق ڕەنگە کۆنفێدراڵیمان پێڕەوا ببینە لای نظامی ویلایەتمان پێڕەوا ببینە لای کە لەو نظامی فێدراڵی ئێستای خۆمان زیاترە بەڵێ باشە بەڵام ئەکرێ بە ناوی یان تۆ لە حکومەکە ڕازی نەبی بەڵام بێ بە پاساوی ئاینی ئیسلامەوە بەهێنانەوەی چەندین پاساو بە ئاەتی پیرۆزی قورئان شەرعێت بێ بەوەی کە ئەو ڕەشە کوژیە بکەیت ینی سونە بێ شیعە لێ بکە و شیعە بچێت سونە لێ بکە بەداخەوە بەڕاستی قاعدەیەکی جوان هەیە عەفە الله عەما سەلەف ئەگەر جێبەجێ بووە ئێمەی کورد لە کاتی ڕاپەڕی ناوەمان جێبەجێ کرد قازانجیی باشمان لێ کرد ئێمە خەڵکمان هەبوو لەگەڵ حکومەتی بەعساب و خەڵکمان هەبوو دەسەڵاتدار بوو تایە خەڵکمان هەبوو بەڕاستی چەکی بەدەستەوە بوو دژی ئەو هەموو لەگەڵ ئەوەی کە میلەتی کورد ئەو هەموو زوڵمەی لێکرابوو بەڵام کە ڕاپەڕینمان کرد هەموو دەستمان قستە ناو دەستیەک ئێمە بازنەی تۆڵە سندنەوەمان بەرپا نەکرد ئەو بازنەی تۆڵە و سندەوە کە نەمان کرد بەڕاستی سفادەمان لێ کرد بەڵام لەلایەن برایانی عەرەب چ لە ڕاپەڕین چ لە دوای ڕاپەڕینەوە وا بزانم ئەم بازنەی تۆڵە سندنەوەی بەردەوامە بۆیە ناتوانن کۆتایی پێبێنن کە ئەمە بۆ خۆی لە خۆیان کارێکی زۆر خراپەوە کارێکی قێزەونەوە هیچ پەیوەندیی بە ئیسلامەوە نییە ئەکرێ گۆڕینی حکم دەسا و دەستکردنی حکم ئەو یەسا ئەو ڕژبینەی کە خەڵقی عەرەب هەیەی لە دەسەڵاتەکانی خۆیان ئەوە وای کردووە کە زۆربەی کات پەنابەرن بۆەوە پێم وتی دەسا و دەست نەکردنی دەسەڵات یا بە ڕێگەی دیموکراتی گۆڕینی دەسەڵات کە ناکرێت لە لای ئەوان کە زۆر زەحمەتە ئەبینین سووریا لە کوێوە دەستی پێکرد میسرەکان یەمەنیەکان تونسیەکان لیبیەکان کە دەستیان پێکرد دەبینین ئێستش زوربیان تیا سەرکەوتونین بۆ ناتوانانی بەڕاستی لەگەڵ دیموکراتیەت و بیر و بۆچوونی یەکتر قبولکردنە بژین بیر و بۆچوونی یەکتر قبولکردن و یەکتر خوێندنەوە نەبێ و یەکتر زەربی سفرکردن هەبێ و یەکێک بیەوێت تەنها خۆی هەبێ ناکرێ وڵاتە تەنها ئیسلامی تیاابێ ئەکری ئیسلام باڵادەست بێ بەڵام ناکری ئیسلامی بەتەنیات باشە باوەسا ئەگەر کەسێکی تری تیاژی دڵە وەکو مامۆسایکی ئاینی ئەگەرسا بمەوێت داوات لێ بکەم بڵم پێناسەیەکی داعشم بۆ بکە داعش چۆن پێناساکەیت ئەگەر پێ بڵێ پێناسێکی داعشم بۆ بکە من پێ دەڵم وا بزانم شتێک نەبێت لە ئاسڵا ناوی داعش بێ دەوڵەتی ئیسلامی عێراق و شام ئەمە جارێکە هەر خۆی لە خۆیان ناوێت کە زور و بوتان وەک ئەنفالەکەی کوردوایە چونکە ئیسلام پرەنسیبی خۆی هەیە ئەمانە لەسەر ئەو پرەنسیبە ئیسلامیە ناڕۆن ڕەشەکوژی لە ئیسلامەوە دوورە دوای ئەمە تەنها ناوێکە و پاساوێکە بۆ هێرشبردن و کوشتن و بڕین و ئیلا ڕەنگە خەڵکانیی دوێنێ وا بڵاو کرابەوە کە کوڕی ئازە دووری کوژراوە لە کردکووکە باسی یەکێکی کە قساکە بە ناوی باسیەوەی کە قساکە بە ناوی قەومیەوەی کە قساکە بە ناوی ئیسلامەوە کەواتە ئەمە خەڵی تێکەڵەیەکە لە تۆڵۆ سەنگنەوە لە یەکتر کوشتن لە یەکتر قبول نەکردن لە ڕەشەکوژی ئەگەر ئەمە داعش بێت تەنها لە ڕەشەکوژی بە ولاوە ناوێکی تری لێ نادۆز بوو و پێناسەیەکی تری بۆ نازانم باشە ئەو ڕەشەکوژیە لە ئیسای لە سنوورەکانی ئێمایە ئەمە چ مەترسیەکی ئەبێت بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر لە حاڵەتێکدا ئەو بارودۆخەی ناوەڕاستی عێراقێک لابەوە ئایا لەناو کۆمەلگای کوردیە ئەو کوردانی کە چوونەتە ناو داعشەوە کە چوونەتە ناو جەبهەت نوسڕەوە کە چوونەتە ناو هەموو گروپە چەکدارەکانی ترەوە مەترسی نییە بۆی کە لە حاڵەتێکدا و بارودۆخی ئەو ناوچەیەک لابەوە گەڕانەوە هێزێکی ئاوا ڕادیکاڵ دروست بکەن ئێمە بەڕاستیە بێ پێش هەموو شتێک وەکو لە پێشەوە ئیشارەتم پێکردە بێت زۆر زۆر وریابین و یەکگرتووی ڕیزەکانی ئەمیلەتە بپارێزین و هەچی ناکۆنیشێکمان هەیە لە سەشتی بچوو بچووک و لاوەکی هەمووی وەلابەرین بیر و بۆچوونی
تەسکی حیزبایەتی و من و ئەو ئەمانە هەمووی بچووکەینەوە لە پێناوی خزمەتکردن بە میلەتەکە ئەمن و ئاسایشێکی ئەمن و ئاسایشەکە تێک نەدەین و هەمووشمان هەوڵ بدەین بە تایبەتی ئێمەی هەڵگرانی ئاینی پیرۆزی ئیسلام نێڵین ئەو بیر و بۆچوونە دزە بکاتە ناومانەوە تاوەکو ئەم بیر و بۆچوونە زاڵ نەبێ بەسەر فکری ڕۆڵەکانمان بە تایبەتی نەوەکانی نوێدا و لە حاڵەتێکی شاکە ئەمە ڕوو بدات وەکو پێم وتی جارێکی کەش میلەتی کورد میلەتێکە لەگەڵ فکری تونندڕەوی هەڵی نەکردووە لەگەڵ فکری تونندڕەوی وابزانام لەگەڵ بیر و بۆچوونی تونندڕەوی هەرگیز نەژیاوە و تونندڕەوی جێگەی نەبووتەوە و خەڵکێکی شەیە ڕەنگە خەوی بۆ بیدی بیا چوو بێت و هەوڵی بۆ بادیاسمێنی بێتەوە بەڵام بە دڵنیایی وەڵێم پشت بەخوای گەورە ئەو جۆرە بیر و بۆچوونە تونندڕەویە کەوا زیانمان پێ بگەێنی ئینشاڵڵا لە ناو میلەتی ئێمە پیادە نابێ و سەرکەوتوو نابێ. ئەرکی حزبە ئیسلامیەکان و هەڵوێستی ئەوان لە ئێستایا چی بێ باشە بۆەوەی کە ئەم جۆرە فکرە بە تایبەتی دزە نەکاتە ناو ئەندامانی ئەوانەوە؟ واللهی حیزبە ئیسلامیەکانیش ئەوەی کە ئێمە ئەوانمان ناسی بێ دائیمە یەقینی چاکمان هەیە بەرامبەریان وزەنی باشمان هەیە بۆ ئەوانیش بەشێکن لە میلەتەوە بەشێکن لە پێکاتی ئەم میلەتە و ئەبێ ئەوانیش بزانن کە ئەم بەیەکەوە ژیانە جێگەی هەمومانی تیا بۆتەوە و لە پێش ئێمە و لە پێش هەموو کەسێکەوە لە پێش حیزبەکانی ترەوە چونکە بەڕاستی وەکوتم هەڵگرانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەبێ ئەوە بکەن کە ئاینی پیرۆزی ئیسلام لە پێش هەموو شتێکەوە بپارێزی لەو فکرە لەو بیر و بۆچوونە بینیمان لە عێراقا چەند نیپاڵیەک سەر بڕان بەڵام ئەوەشمان بینی لە نیپاڵەچی بە قورئانی پیرۆز کرا لە بەرابەر سەربڕینی ئەو شۆڤێرە نیپاڵی و خەڵقە نیپاڵیانەی کاتبوون لەگەڵ قواتی ئەمریکا مەڵەی هێنان و بردننی شتەکانیانە کرد تەنها وەکو سایق عەقدیان لەگەڵیان هەبوو وەختی ئەوانەوانیان کوشت چ زیانێک گەیشت بە ئیسلام لەبەرەوە من لە بواری لە مەجای ئەوەدا نیم ئەوەنە گەورە نیم نەسیحەتی هەموو لایە بکەم بە تایبەتی ئەو برادرانی کە لە سەرکردایەتی حیزبە ئیسلامیەکانن لە سەرکردایەتی حیزبەکانی ترن بەڵام ئەڵێم وذكر فإن الذكرى تنفع المؤمنين بەڕاستی هەمویان ئەوانیش لەسەر ئەو فکرە بوون و لەگەڵ ئێمە لەگەڵ مامۆستاکانیان دانیشتنمان کردووە وانیش لە ڕاگەاندنەکانی خۆیانەوە پشت بەخوای گەورەوانیش هەر پشت و کۆمەکن بە میلەتەوە پشت و کۆمەکن بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ئاینە کە ئاینی هەمومانە هی ئەوانیشەوە گێمە و ئەوانیش کە ناوێکیان لە خۆیان ناوە پارتێکی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی لایەنی ئیسلامی بەڕاستی مادەم ناوی ئیسلامیان پێوەیە بێ مدافعی یەکەم لە ڕێزەکانی پێش و پێشەوە مدافع یەکەم ئەوان بن لە ئیسلامی لە ئیسلام و لە میلەتەکەش کە میلەتی کورد میلەتێکی ئیسلام و میانڕەوە. مامەساگەر قسە لەسەرەوە بکەین کە کللتوری ئاینی ئیسلام و بیرروباوەڕی ئاینی ئیسلام جێگەی تونند و تیژی نابێتەوە تیا نابێتەوە بەڵام ئێستا کوشتاری کە ئێمە هەیبینین کە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە بە داعش ژناوە برێت ئەنجامی ئەدات هەموو ئەو ڕەشە کوژیانی کە ئەیکا بۆ هەریەکەیان ئاەتێکی قورئانی پیرۆزە هێنێتەوە ئیکا بە پاساو بۆ ئەو کارانی کە ئەنجامێدا ئەی ئەمە لەکوێوە سەرچاوە ئەگرێ ئایا کێشەکە لەکوێیە کە ئەمان ئەتوانن پاساوی ئاەتی قورئانی بێننەوە بۆ ئەو کارانی کە ئەیکەن؟ ئەزیزەکەم لە ئاەتەکانی قورئانی پیرۆز زۆری ئاەتی محکەمن و ئاەتی متشابهشمان هەیە ئەو کەسانی کە یانەوێ بێت و شوێن متشابهەکە بکەوێ بۆ ئەوەی تەویلی بکە بۆ غەرەزی دنیایی ئەوەشی دەستەکەوێ ئێمە ئاەتمان هەیە باسی دەستنوێژمان بۆکە ئەو لامەستوم النیسا هەندێک زانا بە لامەستوم النیسا بە لێکەوتنی ژن و مێردایەتی باسیێکا و هەندێکیش نا بە لێکەوتنیی حسی باسیەکە ئەمەش لێرەوە گەسەیر بکەین ئەم کابرایەت ئەو ئاەتە بە پێی مەسلحەتەکەی خۆی بە پێی ئەو شوێنەی خۆی ئەوێت ئەگەر بچی بە کابرایەک بڵی لە بازارە بڵی کاکە سوال مەکە یەکسەر ئاەتە دوێنێتەوە ئینەما نوطعمکم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا ئەوە دوێنێتەوە ئەوانیش وهایان کردووە ئاەتەکان بە ئارەزوی خۆیان تەویلەکەن و لە دەقەکانی مفەسرین و مفەسرینی گەورە و دەقەکانی ئەو کەسانی کە قورئانیان بە حەق تەفسیر کردووە لێی لادەن بۆیە ئەکەونە ناو ئەوەوە کە ئاەتەکان بە پێی مەسلحەتی خۆیان تەویل بکەن و لەو تەویلات و متشابهاتە ئیسفادەیان کردووە ئەوەیە هۆکارەکەەوە ئیلا هەرگیز ناکرێت لە ژێر ناوی لا ئیلاهە ئیلا الله خەڵق سەر ببڕێت لە ژێر ناوی الله ئەکبەرە خەڵق سەر ببڕێ خەڵق پەنابە بە الله ئەکبەر پەنابە بە مزگەوت لە سەردەمی جاهلیەتە خەڵق ئەچوو لە کەعبا خۆی شاردەوە
لەبەر پیرۆزی شوێنەکە ئێستا خەڵقەچێ لە بژێر الله ئەکبەرا بە ناوی الله ئەکبەرەوە ناوی الله ئەکبەری لە ناوچاوی خۆی نووسیوە کە ئەمە هەمووی دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە تەنها بە تەنها ئەوە بۆ ئەوەی کردووە کە خزمەت بە بیر و بۆچوونەکەی خۆی بکە بە بیر و بۆچوونە تۆنڕەویەکەی خۆی بکە دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و ئەو تەویلاتەکە تەویل یەکەن لە محکەمات نیە و لە متشابهاتە و دوای متشابهات کەوتون و ئەیانەوێ بە پێی ئارزوەکانی خۆیان ئاینی پیرۆزی ئیسلام بۆ شوێنەی ئەیانەوێ وەکوێن فالەکەی باس زۆر باشە پشوێکی کوردوەرەگرین و پاشان پشوە بەردەوام بین لە گفتوگۆکەمان بەڕێزان پاشان پشۆ تا بەردەوام بین لە گفتوگۆکەمان ئێوەش لەگەڵمان بن.